دەڵێ بەم دەستانەم زۆرترین ژنم لە چەقۆ و مەقەسی پزیشکەکان پاراستووە. ناوی سروەیە و مامانە. کارەکەی لەگەڵ ژانی ژنە دووگیانەکان دەست پێ دەکا و بە لەدایکبوونێکی تازە کۆتایی پێدێ. من نزیکەی لۆ 2 ساڵ دەچی لە بواری مامانی کار دەکەم. بە تەبیعی بوون زۆر باشترە لەوەی کە بە عەمەلیات بیبێ بەڕەئی من. لەبەر ئەوەی ئەو کاتایی کە ڕاستە ئازارێکی زۆر لە دایکەکە هەیە یەکسەر کە مناڵەکەی بوو ئازارەکەی لەبیر دەچی و دەتوانی مناڵی تر بە یعنی زۆر بە بێمەترسی مناڵی تری ببی. یەکێک لە گەڕەکەکانی هەولێرە دەگوترێت بەشی زۆری منداڵەکانی ئێرە بەدەستی مامانەکەی گەڕک هاتوونەتە دنیا. منداری یەکەم هەلەکە سروەخانی بوو بە تەبیعی، منداری دووەمیشم ئیشاڵڵا هەلەکە سروەخانی بە تەبیعی دەمبیتە ئیشاڵڵا. کچی گەورەم 8 ساڵە، کوڕی دووەمم 6 ساڵە، ئەویش هەربین بە تەبیعی بووینە، کوڕەکەی تریشم تقریبان 3 ساڵە، کچی بچووکیشم ساڵێک و 5 مانگە، هەمووی بە تەبیعی لای مامان بوو. لە گەڕک بە دوکتۆرە بانگ دەکرێ. لای خا بڕوانامەی 6 سەرەتایی هەیە و 50 ساڵ مامان بووە. حتى أوجنا قرطار دبي مروح من الناب قرطار دبي أو جار إصلاحات ما دك شو دو حياة لدى السمامو هي من ضالو إن ذاكك نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێرە لێرە بەشێکی تایبەت بە ناوی منداڵە ناکامەکان هەیە. ئەو منداڵانەی پێش ئەوەی بکەونە باوەشی دایکیان کەوتونەتە ناو شوشەوە بۆ ماوەیەک ئەگەر زۆر بێتیان کەم لەبێ دەژین. بەپێی ئاماری نەخۆشخانەکە ڕۆژانە 15 بۆ 20 منداڵ دەکرێنە ناو ئەم شوشانەوە. پزیشکێکی پسپۆڕی منداڵبوونە دژی ئەوەیە ماڵەکان ببنە شوێنگرەوەی نەخۆشخانە و دەڵێ مامان دەتوانێت ببێتە یاریدەدەری دکتۆر بەڵام قەت نابێتە دکتۆر. بەدڵنیایی و زیازێکی زۆر هەیە لە بینی ئەو منداڵی کە لە مامان لەدایک دەبێ و لە نەخۆشخانە لەدایک دەبێت. ئەو زۆرە لەدایکبوونە زۆربەی جار لەدایکبوونێکی ناتەندروستە کە لە دەرەوە و لە ژێر چاودێری مامانێک بێت کە ڕێکارەکانی تەندروستی نەگرێتە بەر ڕێکارەکانی سەلامەتی وەکو دووربوون لە هۆکارەکانی هەوکردن لە کاتی لەدایکبوون بۆ دایکەکە و بۆ کۆرپەکە لە دەرەوەی نەخۆشخانە. لە نەخۆشخانە ئێمە ینی بەڕێکاری تەندروستی و بەڕێبەرای تەندروستیەکان ئاگاداری هەموو خاڵێکی تەندروستی و سەلامەتی بۆ منداڵەکە و بۆ دایکەکە. لەگەڵەوەی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پزیشکان لە دژی ئەوەن کە دایکانی ژانگرتوو بە مناڵبوون بخرێنە بەردەستی مامانەکان، بەڵام هێشتا کەسانێکی زۆر هەن کە پەنا بۆ مامانەکان دەبن و دەیانەوێ منداڵەکانیان لە سەردەستی ئەوان بێتە دنیا. نارین ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر.